مامۆستا ئەوەندە دڵم مامۆستا دڵم بێتاقەتی بۆچی دڵت پڕە بۆ بێتاقەتی؟ مامۆستا نازانم ئەوە چەندە ڕۆژێکە واتە گرێ زمانم دڵم هەمووی یعنی هەمووی بوویتە گرێ قسە بەرەبەر کەسێک بکەم دڵم تون دەبێت زۆر یعنی ناتوانم هیچ قسەیەک بکەم گرێ زمانم قفل بووە مامۆستا قورئانیش دەخوێنم هەر دڵم توندە نوێژ دەکەم هەر دڵم توندە یعنی وەم لێ هاتووە ڕۆژێک کوتێ بە ژیانە خۆم بێن نا قەت شتی وا مەکە قەت شتی وا مەکە تۆ نوێژەکەی عەزیزەکەم؟ الحەمدولillah مامۆستا الحەمدولillah کێشە سەرەکیەکەی تۆ چییە؟ وەڵڵی مامۆستا ژیان زۆر بێتاقەتی هێناوم یعنی هیچ پێم ناکرێت بەرەو پێش بچم ناتوانم کێشەکە چییە؟ کێشەکەمەوە یعنی زۆر شتە مامۆستا بەس ناتوانم برێ لە دڵمدایە زۆر شتێکی قورسە بەڕاستی من نازانم هەرچیەک بێ بەڕاستی بەس دەستبردن بۆ خۆکوشتن و ئینتیحارکردن ئەوە لاوازیە و پاشان تۆ لە معانات ڕزگارت بێت معانات لە دوای خۆکوشتن دەست پێکات ناڕەحەتی لە دوای خۆکوشتن دەست پێکات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێک هەر شتێک خۆی بکوژێت لە دوای مردنی لە قەبرەکەیە بەوە خۆی ئەکوژێتەوە زینۆ بێتەوە هەمیسان بەوە خۆی ئەکوژێتەوە زینۆ بێتەوە یعنی بۆ نمونە ئەگەر ئافرەتی خۆی بسووتێنێت بەو سووتانە بمرێ لە قەبرەکەیە هەموو ڕۆژێ خۆی ئەسووتێنێت بەو ئازارەوە هەمیسان ئەمرێتەوە هەمیسان زینۆ بێتەوە ئەگەر کەسێ بە دەمانچە خۆی بکوژێت فیشەک لە خۆی بە چەقۆ خۆی بکوژێت لە قەبرەکەیە هەموو ڕۆژێ بەو شێوازە ئەمرێت و زینۆ کرێتەوە ئێتو ئەوە تەحەمولی واکەیت تەحەمولی ئەو ئازاراکەی عەزیزەکەم کەواتە دەستبردن بۆ نەفسی خۆت و خۆکوژتن و ئینتیحارکردن ئەوە لاوازیە لە دنیایە ئەوە عقوبەکەشی لە قیامەتە خوا پەنامان بە زۆر زۆر گەورەیە و ئازار و ناڕەحەتیەکە لە دوای مردن دەست پێکا بەڕاستی بۆیە تۆ هەر ئازارێکت هەیە هەر ناڕەحەتیەکت هەیە بە سەبر چارەسەرە بێت اصبر وصابر ئارام بگرە عەزیزەکەم باوەڕت هەبێ فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا چەندێک کارەکەت ناڕەحەت بێ قورس بێ گران بێت خوای گەورە لە دوای ماوەیەک بۆتی سوکەکەت عادەتەن وایە خەڵکێکەیە لە دنیایە چوار پێنج گەرگۆشەی لە یەک شوێنێکانە دەسەبێت سێ مناڵی ئەکوژدێت سێ مناڵێکەوێتە ئاوە ئەخنکێت خۆی و خێزانەکەی و دار و بەردیها سەرەکەی مناڵەکانی هەمووی لە دەسەدا لە حادیسەی سیارەیەکە بەڵام دوای 4-5 ساڵی خوای گەورە دەرولەم ئینسان ناکاتەوە خێزانش دروست ئەکاتەوە ماڵی دروست ئەکاتەوە سەفرە و سیاحەتی خۆشیشی ئەکات خوای گەورە سەبوری بۆ نێرێت بەڵام بەچی بە ئارامگرتن سەبرت هەبێت کێشەکە تەچێنێ گەورە بێت من وە ئەزانم خوای پەروەردگار ئینشاءالله لە دوای ماوەیەکی کەم بۆتی چارەسەر ئەکات و سوکێکە لەسەرت